وەفدی دەواازە سنوورەکانی حکوومەتی عێراقی بە هەماهەنگی بەڕێبەراتی پاسپۆرتی سلێمانی گەیشتە خاڵی سنووری پشتە سەرتەکی پارێزگای هەڵەبجا کە دەکەوێتە نێوان هەرێمی کوردستان و کۆماری ئیسلامی ئێرانەوە. ئەوان هاتبوون بۆ ئاگاداربوون لەو ڕێوشوێنانەی کە ماوەی چەند مانگێکە بە فەرمانی قوبات تاڵەبانی جێگیری سەرۆکی حکوومەت گیراونەتەبەر بۆ بە نێودەوڵەتیکردنی خاڵە سنوورێکە. حقيقة رأينا هنالك إنجاز عمل لا بأس به وبنسب إنجاز نجلس مع المهندس المقيم. لە ڕاستیدا پێشکەوتنی زۆرمان لە کارەکاندا بەدی کرد لەگەڵ ئەندازیاری کارەکە کۆ دەبینەوە و راپۆرتێک ئامادە دەکەین گرفتەکانی بەردەم کارەکە و ئەگەر پێویست بە کاتی زیاتر بکات تۆماری دەکەین هەر لە راپۆرتەکەدا ئاماژە بۆ دەکەین کە ئەم ماوەیە کارەکان چۆن ڕۆشتون پاشان پێشکەش بە حکوومەتی فیدراڵی دەکەین بۆ ئەوەی بڕیاری کۆتایی لەسەر بدات. وهل هذه المدة كانت كافية لإنجاز جميع الفقرات؟ بە پێی قسەی بەرپرسان ئیش و کارەکان لە خاڵی سنووری پشتە سەرتەک لە 1985 تەواو بووە. بۆ تەواوکردنی ئیش و کارەکانی تر ئەو لیژنەی سەرپەرشتی کارەکان دەکات زیاتر لە 40 ڕۆژی تری پێویستە. ئەمە لە سا 80 بۆ 85 کارەکان تەواو بووە بەڵام بۆ ئەوەی بە تەواوی تەواو بێ پێویستمان بە کاتێککە ئێمە داوامان کردو لە نێوان مانگێک تا 2 مانگمان بنێ بۆ ئەوی بتوانین ئەو کارانەی کە ماوە تەواویکەن بە تایبەتی جادەکان پێویستی بە کاتێکی تایبەتە بۆی ئێمە داوامان کردووە لە مانگێک تا 2 مانگکەمان بنێ بۆ ئەوەی بتوانین هەموو کارەکان بە شێوەیەکی مۆدێرن و بەباشی تەواوکەین. ئیدارەی گەرمیان و پارێزگای هەڵەبجەش گەیشتون بە ڕێکەوتنی کۆتایی بۆ ئەوەی یەکە ئیدارەکانی خاڵە سنوورێکە لە گوندی سەرتەکەوە بگوازرێتەوە بۆ دەواازەی سنووری پشتە. سەرپرشتیاری ئیدارەی گەرمیان ڕەزامەندی نیشاندا تەواوی دام و دەستگاکان کە ئێستا لە مەرزی سەرتەکن دێن لێرە کارەکان ڕایی ئەەکەن و تەواوی کارە بازرگانەکان چۆن ئێستا لە سەرتەک ئەنجام درێت لێرە ئەنجام درێت تاوکو ئەو کاتەی کە پارێزگاری هەڵەبجا و ئیدارەی هەڵەبجا ئەتوانن دەستگاکان دروستکەنەوە. خاڵی سنووری پشتە سەرتەک یەکێکە لەو مەرزە لاوەکیانەی کە بڕیارە بە نێودەوڵەتی بکرێت و تاوکو ڕۆژی تەواوکردنی ئیش و کارەکانیش ڕۆژانە زیاتر لە 120 ئۆتۆمبیلی بارهەڵگر ئاڵوگۆڕی شمەک و کاڵای بازرگانی تێدا دەکەن. شاخەوان محەممەد، کورسات نیوز، خاڵی سنووری پشتە.